مشاركة گرنگ نهال جهان کو نقاش و گوتوبیجن زور لسر تینه کرن دمن سال رابوری ده هیان نهاجی اتر سزاین ولاتن روش آوا بردام لسر ایران دیگل اکواران دا تایب دواره پیش سازیا هم سربازی هم یا چکان دا درباره به مجاره من میوانه که برس سول برادلی اندام سازیا گولد جبو استراتیجی نو دولتی لورجینا امریکا دیدگل مدابیتن برس برادلی تو بخیراتی جبو کردستان 24 اف سزاین ولاتن روش آوا بو سر ایرانی و هیچ کاریگری خو هبیتن؟ Good afternoon. ئەو کاتتان باش من پێم وانە وا دیار نییە کە خواستی خەڵکی ئەمریکا باڵین ببورن ئیدارەی ئەمریکا بێ کە ئەم سزایانە تونکە لەسەر ئێران ئێمە لە ڕاستیدا هەندێک جار بەخشیومانن لەو سزایانە لەوەی کە ئاڵوگۆڕی پارە با بڵین بەرچاومان با بڵین ڕوونیش بووە بەڵام ڕێگەمان داوە ئەم ئاڵوگۆڕی پارەیە بکە ئێران بۆیە من پێم وانە کاریگەریەکی وایان هەبێ باشە دەکرێت بزانین ئەو سزایانە تاکەی بەردەوام دەبێت ئەمانە بە دڵنیاییەوە بەردەوام دەبن سزاکان بەڵام جیاوازیەک هەیە لە نێوان سەپاندنی سزاکە لەگەڵ جێبەجێکردنی سزاکە دووشتی جیاوازن سزا هەیە بڵین ڕاگەیەندراوە بۆی کە بەسەر هێزی ئێراندا سەپێنراوە و ڕێگەی لێگراوە واتە ڕێگە نەگیراوە لەوەی کە ئەم موشەکانی خۆی لە ناوچەکەدا هەموو لە عێراق لە یەمەن لە حوسیەکان بڵاویان بکاتەوە ئێمە سزاکەمان سەپاندووە بەڵام ئایا جێبەجێمان کردووەکو خۆی ئایا ڕێگریمان لێ کردووە ئایا بازرگانی ئێرانمان ڕاگرتووە ئێمە ڕێگەمان داوە کە ئێران سیستمێکی دارایی زۆر باش بۆ خۆی لە ناوچەکە دروست بکە و سزاکانی ئێمەی بواردووە واتە خۆی لێ دزیوەتەوە زۆر باشە کەواتە سیارەکە ئەوەیە ئەم سزاکەن هەن بەردەوامن بەڵام جێبەجێکردنەکەیان گرنگە کی ڕێگرە جێبەجێ نەکردنا سزایان یا مژە سەدەم چنە هەر کەسێک لەوانەیە بۆ چوونێکی جیاوازی هەبێ لەم بارەیەوە بەڵام بۆ من ڕوونە کە بەرپرسانی باڵا لە ئیدارەی بایدن لە ناویاندا خودی سەرۆک بایدن وەکو وەزیری دەرەوە بلنکن جۆن سۆلیڤان لە ئیدارەی ئۆباماش بە هەمان شێوە ئەمە جۆرێک لە جۆرەکان با بڵێن پەیوەندیەکیان هەبوو لەگەڵ ئێراندا و پێیان وایە کە ئەگەر ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران هەبێ وا دەکات سەرکەوتنێکی زۆر گەورەیان بەدەستهێناوە و ئێران ڕادەگرن شتیوان نییە ئەوەی کە کراوە ڕێگە دراوە ئێران ببێتە یاریکەرێک و ئەکتەرێکی زۆر مەترسیدار لە ناوچەکە بە بەراورد بە 10 ساڵی ڕابردوو کەواتە ئەمە قسەی بێمانایە تۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران بکەین بۆیە جۆن سۆلیڤان و جۆزف بایدن و ئیدارەکەی زۆربەی ئیدارەکەی سیاسەتێکیان گرتوتە بەر کە با بڵین سیاسەتێکی نزیکبوونەوەیە لەگەڵ ئێران لە درێژ مەودادا من پێم وایە شتی زۆر خراپتر ڕوودەدا ئەگەر بەم شوێ بەردەوام بن باشە مەبەستما لەسەر سیاسەتەکەی ئیدارەکەی سەرۆک بایدن بپرسم ئایا تۆ ئەو سیاسەتە بەهەڵا یا بەلاواز ناو دەبەی و پێشمان بڵێ ئەو شتە خراپانەی کە لە داهاتوودا ڕوودەدەن چین چ کاریگەرێکی دەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشبەختانە ئاکتەری دیکە هەن لە ناوچەکە ئەو شەڕێی کە ئێستا هەیە لەگەڵ حەماس ئەمریکا چەندین سیستەمی بەرگری پاتریۆتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
لە هەشتا بنکەی خۆی لە ناوچەکە جێگیر کردووە. سیستەمی بەرگری ئاسمانی پاتریۆت لە عێراقیش هەیە، بەڵام بەکاریان ناهێنێ بتە وەڵام ناداتەوە. کاتێک کە هەڕەشەیەک بێ ئەگەر بۆ خۆی نەبێ وەڵام ناداتەوە. تا دەستەوەستانن بەرامبەر بە ئێران، بەرامبەر بە میلیشیاکانی سەر بە ئێران. کاتێک کە هێرش دەکرێتە سەر هەولێر، کاتێک هێرش دەکرێتە سەر کێڵگەی غاز و ناوچەکانی دیکە، و هێرش دەکرێتە سەر قونسوڵخانەی ئەمریکا و بنکە سەربازیەکانی ئەمریکا. تەنها ئەمریکا لە کاتێکا وەڵامداتەوە کە هێرشەکە ڕاستەوخۆ بۆ خۆیەتی. بۆیە ئەمە قسەیەکی زۆر بێمانایە، سیاسەتێکی زۆر بێمانایە. بۆیە من باسی ئەم سیاسەتە بێمانایی ئەم ئیدارەیە دەکەم کە نایەوێت لەگەڵ ئێران ڕوبەڕوو بێتەوە. دەبینی ئێرانیش بەردەوامە ئەم موشەکانی لە ناوچەکەدا بڵاو کردوونەتەوە. ئێوە دەزانن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جار بە دڵی جیهان ناو دەبرێت، کەواتە ئەمریکا و ئەوروپا لێ دەگەڕێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەوێتە دەست گروپە چەکدارەکان، یاخود نەخێر ئەوان دەبێت ڕۆڵێکی کاریگەرتر بگێڕن لە ناوچەکەیە. ئێمە دەبێت ڕۆڵێکی کاریگەرترمان هەبێ لە ناوچەکە. ئێمە دەبێت هاوکاری زیاتری بەڵێ پێچێ پەیوەندیەکەی بەڕێز سۆڵ برادلی لەگەڵمان نەمێنێ. زۆر سپاس بۆ بەڕێز سۆڵ برادلی ئەندامی دامەزراوەی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس دەکەم.